گۆڕانی کەشوهەوا و ئەو پێشبینیانەی لەو ڕووەوە دەکرێن بەردەوام بابەتی سەرنجڕاکێشی میدیا و جێگەی بایەخی خەڵکە بەگشتی. ئەماش بەهۆی کاریگەری ڕاستەوخۆی ژینگە و کەشوهەوا لەسەر ژیانی مرۆڤ و زیندەوەرانی دیکەی سەرزەوی. لە نوێترین پێشبینی و توێژینەوەدا لەو ڕووەوە بەشێک لە زانایانی کەشوهەوا پێیان وایە گۆی زەوی لە بەردەم چاخێکی نیمچە بەستەڵەکی کورتخایەندایە کە بە شێوەیەکی گشتی پلەی گەرمای سەرزەوی دادەبەزێنێت. بەپێی داتا و زانیاریەکانی سنتەری عەرەبی بۆ کەشوهەوا لە 2 ساڵی ڕابردوودا چالاکی سەر ڕووی خۆر بەردەوام ڕوو لە کەمبوونەوەیە. بەم پێش لەو 2 ساڵەدا لە چەندین ناوچەی ئەوروپا و ئاسیا و ئەمریکا کە بەشی باکووری گۆی زەوین شەپۆلی سەرما و شەختەی کەموێنە تۆمار کراوە و لە وەرزی زستاندا پلەکانی گەرما بۆ ئاستی پێوانەی دابەزیون. بە شێوەیەکی ئاسایی لە هەر 100 ساڵێکدا ماوەی 10 بۆ 30 ساڵ چالاکی خۆر هێواش دەبێتەوە و پەڵەکانی سەر ڕووەکەی کەم دەبنەوە کە ئەمەش ئاماژەیە بۆ سادبوونەوەی زەوی لەو ماوەیەدا. بەپێی پێشبینیەکانی هەمان سنتەر هەر بەهۆی کەمبوونەوەی چاوەڕوانکراوی چالاکیەکانی خۆر پێشبینی دەکرێت لە 15 ساڵی داهاتوودا بەشی باکووری گۆی زەوی بە ڕێژەیەکی زۆر زیاتر بکەوێتە بەر بارستە هەوای ساردی جەمسەری باکوور و زیادبوونی دیاردەی شەختە و وشکە سەرما و گەردەلوولی بەفری بەدووادا بێت. هەر لە ئەنجامی کەمبوونەوەی چالاکیەکانی خۆر کە هەر 100 ساڵ جارێک خولێک تەواو دەکات و ئێستا لە قۆناغی کەمبوونەوەی ئەو چالاکیانەدایە ڕووبەری جەمسەری بەستەڵێکی باکوور فراوان دەبێتەوە و دەگەڕێتەوە بۆ هەمان ڕووبەری 20 ساڵ لەمەوبەر. بە پشتبەستن بەم پێشبینی و شیکردنەوانە پسپۆڕانی کەشوهەوا دەڵێن چاخێکی دیکەی نیمچە بەستەڵەک لە ساڵی 2020ەوە دەستی پێکردووە و ساڵ بە ساڵ کاریگەریەکانی لەسەر زەوی زیاتر دەبن. پێشبینیش دەکرێت لە ساڵی 2030دا کاریگەری و سارد و سەرمای ئەم چاخی بەستەڵەکە بگاتە لووتکە. باگشتیش سادبوونەوەی زەوی و نزمبوونەوەی نائاسایی پلەکانی گەرما تاکو ساڵی 2037 بەردەوام دەبێت. لە بەشێکی دیکەی توێژینەوەکەدا هاتووە ئەم گۆڕانکاریانە لە چالاکی خۆر و زیادبوونی ڕووبەری جەمسەری بەستەڵەکی باکوور دەبێتە هۆی ئاڵوگۆڕی کتوپڕ لە کۆتایی هاویندا بەرەو کەشی زستانە و سارد و سەرما بەتایبەت لە ئەمریکا و ئەوروپا و کەنەدا و خۆرەڵاتی ئاسیا. باگشتی لە ڕووی زانستیەوە کەمبوونەوەی چالاکی خۆر بەمانای زیادبوونی بارستە هەوای سارد و گەردەلوولەکانی جەمسەری بەستەڵەکی باکوور دێت کە ئەنجامی ئەمەش هاتنی زستانی زۆر سارد و هاوینی هێواشترە لە ڕووی گەرمیەوە. ئەم توێژینەوانە دوجار تەنیا پێشبینین کە پشت بە داتا و پێدراوی زانستی دەبەستن، بەڵام کۆکراوی ئەم پێشبینیانە ئەوەیە لە 15 بۆ 20 ساڵی داهاتوودا باکووری زەوی بەگشتی و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی کە کوردستانیش دەگرێتەوە لە چاوەڕوانی زستانی سارتر و هاوینی فێنکتردا دەبن کە ڕەنگە کەشوهەوای ناوچەکە بگەڕێتەوە بۆ هەمان کەشی ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوو.